یکی جه هفت کارگین دروست کرنا مافورین کار دستی لکردستانه. زیادتری 200 خانم کرد دنوا آوان کارگاهان ده کار دکن. کارگاه حریر یا مافورین کار دستی ده میدین کردستان رو داوه دا ببینن. دیروکا درزبونا مافوران بدگریده 500 سالم بریانه ها. هر جی دست پیکا درزبونا مافوران به کار دستی بویه. اف مافوره لعردی دانان و هر وها وکه جوانی به دیوار وان دهلاویستن و نقشه جوان جه دروز دکرن. نردراون اوروپیل ویدمی وکه دیاریکا گرانبها پیشکشی یک دو دکرن. ده سال 1800 ده دناوا کردان ده مافور هاتیه دیتن و دروست کرن. شست و پنج خانمو کچن من کرد ل باجار حریره. همون روزه که سر صبح پشتی کار خواه مال بداویتینن بره خود دادن اوه کارگاه دروست کنه مافوران لحریره هیا تابلوه و هر روزا مافوران دناوا اوه کارگاه ده درست بکن. بصدان جه کیلوین بکرین صوفی و همین اوریشم گرانبها اوان تابلو مافوران دناوا اوه کارگاه دا درست دکن. هنه که جوان تابلوان آنکو وان مافوران هیا 6 ماه 7 ماه هیا دیگه سالا که روزانه او دستن خوین زرین کار لسر دکن هیا بداوی بینن. تمام دمیده بر همه اوه کارگاهی کو یکش 7 کارگاه کردستانه دناوا کردستان و جیهان دا به بهای که گران اتن نرخاندن. افجا بینرین برنامه میدین کردستانه. از دلیر تلیل گلوه دناوا کارگاه دروست کنه مافوران لحریره. امی نشانی و بدن. کچوا اف خانمن هنه اف کچن هنه کرد وان مافوران به دستن خوین زرین درست دکن. ولات فارسان آنکو ایران نها جوان ولاتانه لتوای جیهانه نافدارم به درست کردن مافورم به کار دستی. مافور عجمی فارسی یکی گران بهاترین مافوران دی جیهانه ده که گرین وی هیا 1 میلیون گریانه دی یک مافور ده. لباجارو که حریر کارگاه دروست کردن مافوران به دستی هیا. یکی جه 7 کارگاه اوهال کردستانه که خانم کرد تیدا کار دکن. طبعا اوی ام بزانم مافور کان له 1820 او مافور کدوزرات ولا هوليه لمنطقه هوليرو اوان شوزکان بوینه یعنی وکو برینسی وکو برین هرچیه زراریه استابی اگتی مشاکل استاد زانم او نقشه چندریه چه هوزک درست کردیا هوزی بالباسا هوزی هرچیه زراریه هر کس نقشه کانی با خو دیاره یعنی منطقه سوران و منطقه اوانا هر کس شوینه خو درست دکه مافور کس کو درست دکره سوف نبو رائل نبو با پروک درستی اندک باریک باریک درستی اندک دوای اندک دو صبر خلق سیکت خلق که خوری و چتیوای خاوین دکرد و دیشوش تو زوانی دکرد و رنجی دکرد او زی پی درست دکرد مافوری پی درست دکرد مافوری لاچش هم پی درست دکرد مافوری گوره نه یعنی اوانه هم پی درست دکرد بو دو صبر هات اتا معامله کان دامزل سال 1974 طبعا سن معامله لكردستان دامزرا لكاتي برين شورشي ايلولوا او مافورانا معامله كان دامزران كوي دامزرا کوی بو برین کزنزان بو بعرکه بو هریر بو رواندز بو او معاملان دامزران سن افرتک لیوندر کاریان کرد. است مافور من هي لساری 1974 واحد من
ئێستا لێکوانە ئێستا بەردەوامە لەکنەما هەیە لە 74 هەیتمان لە 80 هەیتمان یعنی سەبر ئەوەکان دەکرد بەس ئێستا ئەو مافورانی کە وەخت خۆی لە ماڵەکانیش دروست دەکرا یعنی لە مارەکان خەڵکە بۆ جمەی دروست دەکرد و شی دروست دەکرد مافوری لە ماری دروست دەکرد ئێستاش لەکنەما هەیە. کارگەی مافوری دەستکردی هەری لە ساڵی هەشتاکانەوە هەیکەلی بینایەکە دروستکرا بەڵام هەتا ساڵی 1999 حکوومەتی هەرێم هەستا بە نۆژەنکردنەوەی ئەم کارگەیە و دانانی گشت کەلوپەلەکانی بە هەموو شتەکانەوە هەروها دامەزراندنی 90 فەرمانبەر بە شێوەی گرێبەست سەرەتاکەی سەرەتای ئەو کارەمان نازانی کارگەی مافوری دەستکردی کەسنەزان چەند فەرمانبەرێکی هەمیشەیی ناردە لایمە بۆ ئەوەی ئەمە ئاشنابین بەو ئیشە و بەو کارەوە فێرە ئەم کارە بین بۆ ماوەی 10 ڕۆژ ئەو فەرمانبەرانە لە لای مەمانەوە هەتا ئەو فەرمانبەرانی ئێرە دزانیان شێوازی ئەو ئیشکردنێ کووە ئایا چ دروستکەن ئیشەکەیان چیە کارەکەیان کووە لەو کاتێەوە هەتا ئێستا کارگەکەمان بەردەوام بوویەوە ئەمە توانیمان زۆر بەرەو پێش بڕۆین سەرەتا بە تابلۆی گسکە دەستمان پێکرد تابلۆی گسکەمان دروست کرد و وەکو وێنەی کەوەکان و وێنەی سەرکردەکان و ئەو شتانە بەڵام دوایی مافوری توانیمان بەرەو بە ئیشەکەی خۆمان بدەین و مافوری گەورە دروست بکەین و مافوری لە مافوری گسکەوە بۆ مافوری گەورەی 2 بە 3 و 3 بە 4 ئەتوانین ئێستاش توانیمانە زال بین بەسەر هەموو گرفتەکان و زۆر بەرەو پێش بڕۆین و کە توانین ئەو ئافرەتی خۆمان ببنە بە شێوازێکی وە دروستکەن لە هەموو لەو کارگانەی کە لە کوردستان هەیە ئێمە لەو کارگانە یەکەم کارگەینە ئێستا لەو کارگانێکە لە کوردستانی هەیە کارگەی مافوری سلێمانی هەیە کارگەی مافوری دهۆک هەیە کارگەی مافوری کۆیە هەیە کارگەی مافوری کەسنەزان و بەحرکە لەگەڵ ڕواندز نەخشە و دیزانین ئەندازەیی گەلوێنەیەن سروشتی و هەروەها سمبولên ئاینی و yên نەتەوایەتî هەیە دیگە wênên kesanên navdar gelwêneyên serûkan ev xanime bi destên xwe li ser van maforan dinexşînin. ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی بنکانی مافوری دەستکردی هەولێرین چەند کارگەیەکمان چەند بنکەیەکی مافورمان هەیە کۆیەمان هەیە کەنزانمان هەیە بەعرکەمان هەیە ڕواندزمان هەیە ئەوانە هەموو سەر بە بەڕێوەبەرایەتی بنکانی مافور دەستکردین ئێمە سەر بە بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری هونەری هەولێرین ئەو ئافرەتانی کە لێوێن دەرئیش دەکەن ئێمە تقریبان بە کۆی گشتی هەموو ئەوانە ئیش دەکەن لەوانەیە دەوری 200 شتێک ئافرەت دەبین هەر معمەلێک چەند کەسێکی لێ دەبین زۆرترین معمەلی هەریدا زیاتر ئافرەت لەوێ ئیش دەکەن بەس کۆی 20 ئافرەت ئیش دەکەن وەکو ئیشکردن 20 ئافرەت لەسەر جمەکان ئیش دەکەن لە کەزەزانی تقریبا 18 ئافرەت بە دقیقی ئیش دەکەن بەعرکە لە دەوری تقریبا 35 ئافرەت ئیش دەکەن هەری لە هەمیان زیاترە وەکو ئافرەتەکانی کە ئیش دەکەن ئینتازەکانیشان کاموو دێتەکنەمە ئەمە مانجێ 2000 دەبی سەردانی معمەلەکان بکەین سەردانی محمەلەکان دەکەین لە ڕووی دیزاین و لە ڕووی پێدانی مواد و شتەکانی مافوریش تەمان پێویستی بە چەند شتەکە پێویستی بەڕایەلە بە حەبلە بە مقەسە بە مەزرە بە سووفە ئەو شتانە محمەلەکان چیان پێویست ئەمە دەیان دێنێ سۆف û dawên awrîşmî madeyên serekiyên durustkirina van cûra maforan e. Birêya van kelûpelên sade û van amîrên kevin evan maforan durust dikin. من 15 ساڵی ێرەش دەکەم سەرەتاکەیاتمیش زۆر قورس بوو یاواش ێواش خۆم فێری ئەو شەی کرد چەندها کەس لە دەستی من فێری ئەو شێ بوون ئێستا من لەسەر مافورێکی گیسکەش دەکەم 150 گرەیە ئێستا قوتابێکم هەیە 2 ساڵە فێری ئەوی شەی دەکەم ئێستا باش فێر بووە ئیشەکەمان بە قولابە کوتک ششکە ئەوە ئیشانە دەکە ئیشە دەکەین تا مافورەکەشمان کچەکە مافور و گیسکە بە مانگێکی تەوا دەکەین ئی گەورەکەش 1500 گرەیە بە ساڵێکی تەوا دەکەین
زۆر بەبوونە ئەو کتان دڵخۆشم کەسانی تێگەشت و ڕۆشنبیری جیرەکەن خەڵکی ئەم شارەنە. سوپەکانمان ئەنواع زۆری هەیە زۆرمان هەیە کە بە داوی ئاوریشمە ئاوریشم نرخەکەی زۆر بەرزە بەڵام کوالیتی مافورەکانی زۆر بە بەهایە لە ماوەی زۆری پێچی و مافورەکانشمان بۆ ماوەی 200 سال هەتا 300 سال زیاترش یعنی ئەتوانی بەرگەی بگری و ڕەنگەکانی تێک ناچی بە هیچ زۆرەکی سوپمان هەیە یعنی هەتا ئاگرش ناگری ئێستا داوی ئاوریشمی ئەسلیمان هەیە ئاگری لێ دێ ئاگری ناگری زۆر بەنرخە زۆر گونجاوە. کارگاه مافورن دەستکرد لە هەریرێ بۆیە جێهێکاری بۆ دەهان خانمن vê navçeyê. Di nava kargeha Herîr de zêdetirî 6 jin hene bi berdewamî têda kar dikin û van jûre maforên giranbiha drûst dikin. فەرمانبەری کارگەکەمان فەرمانبەری هەمیشەییە لە هەشتی بەیانی تاکو دوی باش نیوەڕۆ کار دەکەن بە بەردەوامی کار دەکەن. فەرمانبەرەکانمان هەموو خەڵکی حەریرن خەڵکی دانیشتوانی حەریرن کچە شەهیدن کچە ئەنفالن توانیتیان شوێنێکی گونجاو بۆ خۆیان لێرە ئیش بکەن لەبەر ئەوەی کارگەکەمان ئیشەکەیمان پەیوەندی بە ئافرەتی کوردەوە هەیە شێوازی ئیشکردنەکانمان هەمووی ئافرەتی کووردە. سوپەکانشمان سوپی ئیرانینە بە زۆری سوپی تورکیشمان هەیە بەڵام بە زۆری ئیرانیەکەی سوپەکی زۆر باشە و موادەکەش هەمووی باشە مەسەلەن ئەو موادەی دینین ئێمە لە ئیران دینین وەکو کوتکە قوڵابە مقەستە مەستەڕەیە بەو شتانە لەوێ دەکڕین و دەهێنین کاری پێ دەکەین. پێشانگەهەکە تایبەت di nava Kelha Hewlêrê ji bo berhemên evê kargeha Herîrê û kargehên din jî hatiye vekirin. Di nava vê pêşangehê de berhemên kargehan an ku tablo û mafor bi destên wan hatine drûstkirin têde tên firotin. مافورەکانیش کە دێتە پێشانگای مافوری سەرقەڵای هەولێر ئەمە پێشانگایەکی زۆر جوانمانەیە زۆر کەلتوریە شتەکان هەموو دێتە کنەما ئەمە ئەو پێشانگای لە کنەمە مافورەکان لە کنەمە خەزن دەکرێت خەزن دەکرێت ئەو مافورانە هەموو بە دەور و تەسلیم دێتن یعنی ئەو مافورین کە من دەسم لێوێن وەردەگرم بە دەور و تەسلیم دەیان دەبێت سوفیشیان دەدەین بە دەور و تەسلیم دەیان دەبێت یعنی ئەوها هەرەمەشی نییە مافورەکانیش هەموو دێت تێرکوانە شتەکانیشمان هەیە ئەو مافورانی کە لە معاملەکانیش دروست دەکرێت چەند زۆرەکە ینی ئەمە چەمن تابلۆمان هەیە مافوری 2 بە 3مان هەیە لاچێشمان هەیە شوێنەوار و ئەو شتانی کە دروست دەکەن ینی شتەکان کە دروست دەکەی هەموو شتەکان لە ڕێی مەوە دروست دەکرێت. ڕۆژانە ئەف خانمên hene li ser sîh dezgahên maforan kar li ser dikin û rojaneş heya 5,000 girêyan çê dikin. Maforeka 3 bi 4 di nava vê kargehê de 1500 girêyan pêk dê. 3 xanem rojane kar li ser dikin û dema 8 mehan de ev mafore bi dawî tê. ئێمە ماوەیەکی زۆرە لێرە دەستمان بەکارکردن کردو ئێمە دوو جۆری کارمان هەیە کۆمپیوتەری و کاری قەدیم هەردووکیان یەک کار و یەکیشن لەوانێ زۆر کەس وا فکر کاتەوە بڵێ کاری کۆمپیوتەری تەنها ڕسمێکە دائێنین و هەمان شکل و شێوە دەرەسێ نەخێر هەردووکی زەحمەتی خۆی تێدایە و هەردووکی بەدەست ئیشی لەسەر دەکەین بۆ نمونە ئێمە لەسەر تابلۆی ئیش دەکەین کەوا پێ دەوترێت تابلۆی کۆمپیوتەری ئەو ڕەنگەکانمان بۆ دیاری کراون و کەوا ڕەنگێک بۆ نمونە تابلۆیە دروست دەکەین تقریبان پێ کاتە لە 280 گرێ 80 دنکیشە 80 ڕەنگە عەفوەن
تابلۆیەکە گوڵێکە لەسەری ئیش دەکەین تابلۆی گەورەمان هەیە و حەجم گەورە بچووک هەیە 2 نەفەر لەسەری ئیش دەکاتن هەیە نەفرێکە تابلۆ گەورەکانی شێ هەنێ جار 4 نەفرە 5 نەفرە بە گوێرەی ئیشەکەمانە تابلۆی قەدیمیش پێک هاتووە کەوا بۆ نمونە بە گوێرەی چاوی خۆمان بە گوێرەی مێشکی خۆمان ڕێنمایی دەکەین و ڕسمەکە دروست دەکەین ئیشەکانمان بۆ نمونە بەم قەسە بە شیشکەیە بە کووتکە ئەوانە هەموو ئیشی لەسەر دەکەین ئیشەکان بۆ نمونە هەر ڕێزێ تاو دەکەین دنکەکان تاو دەبێت تاو ڕێنمایی زیاتی بخەینە سەر بۆ ئەوەی هەر دنکێک غەڵەت بێ لەسەر تابلۆکەمان لێ ئەشێت و تێکەچێتن شێازی تابلۆکە تێکەچێتن هەنێ تابلێ بچووک هەیە بۆ نمونە مانگێک پێوە ئەبین هەنێ تابلۆ شێت تقریبان ساڵێ پێوە بین 2 ساڵە 2 مانگا بە گوێرەی ئیشەکەیە زیدەتری 30 ساڵە ئەف کارگە هاتیە ئاواکردن ئەف کارگە هەیە نەها بەردەوامە و ڕۆژانە کار لە سەر دروستکردنا مافۆران تێ ئەنجامدان تابلۆی مافوریکردنەما تابلۆکانمان گرێکانیان زۆر باشە و زۆر ئەوەیە لە 150 گرێوە دەست پێ دەکات تاکو 1500 گرێ 1500 گرێ واتە 1500 شانەی ئیرانیە کە یعنی لەوەی بەرزتر نییە لە هیچ شوێنێکی ئێمە توانیتمان یعنی منافەسەی ئیران بکەین ئیران خەلکی ئیران دێ لێرە لە لایمە مافوری دەکڕی هەرژی کەڤن داو هەیە نەهاژی کارێ دەستی لە جەمە مرۆڤان تشتێکی gelekî giring bû û bihayekê giran hat nirxandin. Êkî ji wan tabloan ku di nava evê kargehê da hatiye drûstkirdin tabloyeka payîzî ye ku em şên ji re bêjin karê destiye û heman demê de bi destên keçên me yên Kurdistanê tê drûstkirin li kargeha maforên Herîrê. Ev tabloanê tabloyeka payîzî ye karê destiye zêtir ji 3 mehan kar li ser hatiye kirin heman demê de دو کچن من کردستان کار لسر کریه بردوامی روزانه هیدی کار لسر کردن ج اوریشمی آنکو ج بکرین او های صوف اوریشمی هاتیه درست کردن اف تابلین هنه هیا 200 سالان امتکارین بیشین تمنوان دریج دبا و زیده ترجی دچه نزدیکی 6 کیلوین اوریشمی تداهاتین کار آنین 62 رنگ یعنی 62 بکرین او ها رنگ پریا کامپیوتری تنها دست نشان کردن و به دستی پریا نقشه که هیدی کار لیت سر کردن هیا تابلو که آوها درست به اف تابلو بدوامینه هاتیه چون که دبا به برین همو هیا رنگین و جوانیا اوی تابلو هنه به دیار کردن تابلوین آوها گران بهانه چون که کسانه کنه دی جهان ده ج کار آوها زور حزد کن و تخوازن تابلوین آوها همل اوفیسن خواه همل مالن خواه بدیوارن خواه بهلاویسن جبرکو هیا نهاجی و حتی چندین سالن دنجی و هر بمینه کار دستی کاری که گران بها بمانێ ئەگە جیاوازیەکەی کاری دەستی لەگە کاری مەچینی یا کاری بازاری فەرقەکی زۆری هەیە لەبەرەوەی کاری دەستی تۆزە قورسە تۆزە بە ئاسانی دروست نابری یعنی ئێستا کە گوتم 4 دەکات 16 گرێ ئەوزە دەکات سانتینێک مربع بەس ئێستا بوویتە 7 گرەیە سانتینێک مربع بەس کابرایەک دێتن لە جیاز دروست دەکات بە ئاسانی دروست دەکات وەکو کاری دەستی نییە ئێستا خاستن زیاتر ئەزنەبیەکان دێن تەماشا دەکەن کە کارێکی دەستی دروست دەکرێت پێ زۆر کەیفیان پێدێ ئەو خەڵکانی قەدیمیش کە دێن لەکوانە سەردانی معاملەکانمان دەکەن سەردانی کنەمە دەکەن خاستن پێشانگە کە دێن تەماشای دەکەن مافورەکانی قەدیم و زۆر کەیفیان پێدێ زۆر حەز دەکەن یعنی ئێمەش زیاتر احتمام زیاتر بە ئینتاجی دەدەن کەلتوریەکەی دەدەن نەک ئینتاجەکە یعنی بمانەوە ئێستا مافورێک کە دروست دەکرێتن ئەمە مشکلەمان نییە ئینتاج دەفرۆشە یان نافرۆش زیاتر بەس ئەمە زیاتر دەمانوێت کەلتورەکەمان بەرەو پێش بچین یعنی ئەو خەڵکەی کە دێتێکوانە بزانین ئەوە کەلتوری باو باپیرانمانە یعنی ئەو مافورێن کە دروست دەکرێت لەسەر کەلتوری باو باپیرانمان ئەمە ئەومان کردێ بەس بەرەو پێشی چوینێ ینی شتەکان زیاتر ئیتیمامان پێدایە زیاتر ئەومان پێکردێ لە ڕەنگ و لە ڕوو لە دیزاین و ئەو شتانە زیاتر ئیتیمامان پێدایە لەو شتانە
مافوری سێ بەساری زۆر جوانمان دروست کرده بەڵام ماوەی مافوری دروستکردن بەخۆی لە هەموو شوێنێک مافوری دەستکرد زۆر ئیشەکەی خاوە و لەسەر خۆیە و لە 2 مانگ 3 مانگ تابلۆی خەریکی تابلۆی دروستکردن نەبین هەتاکو ساڵێک لەوانی مافوری گەورە 1 ساڵ 3 فەرمانبەر ئیشی لەسەر بکەن. برهمه و کارگه د ناوا پرلمان نرویجه به دیوار وان و هاتیت دالقاندن. ریوبرین کارگه دخوازن گرینگی به کار وان و بداین و تایبتش جعالی حکومت و طبعا اما ليره داواکارین لحکومت هەرێمی کوردستان کە پێشەنگایەک دەکرێت ئەمە وەکو بەڕێوەبەرایەتی بنکانی مافور بەشداری بکەین کە بەشداری بکەین بتوانین مافورەکانی خۆشمان عرض بکەین یعنی ئێستا بەداخەوە زۆر جار هەیە پێشانگا دەکرێت و دەکرێتەوە ئەمە بەشداری ناکەین یعنی هەر پێشمان نارێت پرسیمان پێ ناکەن بەس ئەمەش حەزمانەیە کە کەلتورەکەمان کەلتورێک باو باپیرانمان لۆ ئەمە بە خەڵک نیشانن لۆ نەزانن کە ئێستا خەڵک هەیە هەنەزانی بەڕێوەبەرایەتی بنکانی مافور لە چێندەر هەیە هەر لە چێندەر هەیە ئێستا ئەو پێشانگایە زۆر خەڵک دێتن یعنی پێ هەندێک درێکا ئەو شتە هەیە کای معاملەکان هەیە يعني بەڕاستی ئەمە دەمەوێت لێرەوە دەمەوێت حکومت داوا دەکەم لە هەر پێشانگایەک هەر شتێک بکەین ئەمە بەشداری بکەین بتوانین مافورەکانمان کەلتورەکانی باو باپیرانمان بتوانین بە خەڵک بناسێنین هەم ئینتاجیشمان دەبی هەم داهاتیشمان دەبیتن لۆمە زۆر باش دەبێت. کارگەی مافوری دەستکردی هەریر سەر بە وەزارەتی ڕۆشنبیریە بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری و هونەر بەشی بنکەکانی مافوری دەستکردی هەولێر ئێمە لەو لایەنەوە سەرپەرشتی دەکرێن و دەعم دەکرێن و ئیشەکەمان لۆ جێبەجێ دەکەن و ئیشەکەمان لە جێبەجێ دەکەن و کەلوپەلەکەمان بۆ دابین دەکەن بەڵام ئێستا بەهۆی قەیرانی داراییەوە ئیشەکەمان بەرەو کەسبین دەڕوات و ئێمە زۆر دەترسێن کە بەرەو پاشەوە بڕۆین بەرەو پێشەوە نەڕۆین لەبەر ئەوەی بە هیچ شێوەیەکی ئێستا گرنگی بەو کارگەیە نادرێ ئێمە حەز دەکەین گرنگێکی باش پێ بدرێ پێشان وەزارەتی ڕۆشنبیری گرنگێکی زۆری پێدەدا لە هەموو ڕوەیەکەوە دامی ئێمەیانە کرد پاڵپشتی ئێمەیانە کرد ئەمە تابلۆمان دروست کردیە ئێستا لە پەرلەمانی نەرویج هەڵواسراوە تابلۆمان دروست کردیە بە دیاری دایەتە سەرۆک شارەوانەکانی فەڕەنسا ئێمە زۆر تابلۆی وەمان دروست کردیە ڕسمی سەرکردەکانی خۆمان دروست کردیە ڕسمی کاک مەسعودمان بە دیاری و دایتە سەرۆکی حکومەت ڕسمی سەرۆکی حکومەتمان دروست ڕسمی سەرۆکی هەرێممان دروست کردیە ئەو تابلۆوانە بە دیاریمان داینێ و بەڵام حەز دەکەین ئێستاش یعنی یارمەتیمان بدرێ و بۆ ئەوەی پاڵپشتیمان بەهێزتر بین و زیاتر بەرەو پێش بڕۆن. اف کارگه و 6 کارگهن دنجی دبن درفتن کاری بو صدان جی خانمن کردستانه هر وها برهمن وان لجیهان تندیتن و بدهان جی سرکرده و کسان نافدار سردانا کردستان کرین برهمن وان وکا دیاری یان جی کرینه